دەستنیشانکردنی ئەو میدیاکارە داهێنەرانە لەلایەن لیژنەیەکەوە دەستنیشان کراون و ئەم ساڵ ژمارەیە کەس دەستنیشان کراون و 5 براوەمان هەیە و ئەوەی کە ئێمە ئێستا لێرە دەیکەین و خەڵاتەکە پێشکەش دەکەین بە یەکێک کە لێرەیە و پێشوازی زۆر تایبەتی لێ دەکەین ئەو کەسانەی کە داهێنەرن لە بواری میدیا ئەلێکس ڕۆسی لە ئاسیاوە کریستۆف پاشنز ئەمیلی مێکلن ئەوە بۆ گروپە توانەکان بەڵام یەکێکمان هەیە کەسێکی زۆر بەتوانە لە تۆڕی میدیایی ڕووداو کە لە شوێنێکی زۆر دوورەوە هاتووە لە کوردستانەوە هاتووە ئەو کارێکی زۆر مەزنی ئەنجام داوە ئەو پیشانی داوە کە لە کوردستان چی ڕوودەدات و چی ڕووی داوە و کارێکی زۆر بێرانەی ئەنجام داوە و ئەو کارێکی زۆر داهێنەرانەی ئەنجام داوە لەو دووریە زۆرەی کە هاتووە ئەو هەموو مەسافەی بڕیوە لە کوردستانەوە هاتووە ئەوی شەهیان تەحسینە چەپڵەیەکی تایبەت بۆ شەهیان تەحسین.